یەکێک لە تایبەتمەندیەکانی گوندەکان هاوکاریکردن و هەرەوەزی یەکترە لە کارەکانی ڕۆژانەیاندا. ژن و پیاوەکان بەیەکەوە کار دەکەن بەبێ جیاوازی. دیمەنی هەرەوەزی بە کۆمەڵی بەشێک لە دانیشتوانی گوندی قەرەنیاغایە هاتوون هاوکاری خدر بکەن بۆ داتەکاندنی گولەوە ڕۆژەکانی. ئەو شۆهرەوە زێمنە بە هەوڵ و هیمەتی ئەو خەزم کە سوکارانە یارمەتی یەکتر دەدەین شەویە ئەوان دەکوتنەوە ئەمە دەچینەوە یارمەتیان هەموو ساڵی لە مانجی سێ ئەو گوڵە ڕۆژی دەسێنی مانجی ئەوت و هەشت دەست بە لێکردنەوەی دەکەیت یارمەتی یەکتر دەدەین لە باو باپیرانەوە ئیشەوان بۆ ماوەتەوە ئیشی مەربەست گوڵە ڕۆژە و گەرمە لەگە کونجیە هەموو ساڵ بە هەرەوە یاریەک دەکەین یاریەک دەکەین ئەوە هەتاڵی دەبینەوە دا کونجیان دەکەین گوڵە ڕۆژان دەکەین گەرمایە هاتم یاری براکەم لە ئازاوە هاتموە وەکو نەریتێکی لە مێژینە و کۆن گوندنشینانی قەرەنیاغای سەر بە قەزای ڕانیە هێشتا گیانی هاوکاری و هەرەوەزی لە نێویاندا ماوە لە کارەکانی ڕۆژانەیاندا ئافرەت و پیاو بەبێ جیاوازی هاوکاری یەکتر دەکەن. ئێمە ئێستا لە یاری کاخدرین لە گوڵەبە ڕۆژەدا کوتانێ گوند بۆ ئەوە خۆشە کە هەمومان هاوکاری یەکتر دەکەین هەر شەو لە یاری کەسێکین بۆ منەوش لە یاری کاخدرین کاخدر شەوێکتر دێتەوە یاری ئێمە شتەکان بە هەرەوەزی خۆشەوەکو شار نییە کەس ئاگای لە کەس نەبی. ئێمە لە گوند هاوشێوەی پیاوەکان کار دەکەین خۆشحاڵین کە یارمەتی باب و براکانمان دەدەین لەو کارە. ئێمە زۆک پیاوەکان ئەوە گوڵە بە ڕۆژانەدا دەکوتین بەس ئەو دارێ پێویستە ئاوا لێیان دەکەی و تەواو هیچی ناوێ زۆر ئاسانە شتێکی وا قورس نییە. هەرەوەزی بە کۆمەڵ لە نێو گوندنشیناندا بە مەبەستی ئاسانکردنی کارەکانی ڕۆژانەیانە وەکو نەریتێکی ساڵانە لا وەرزی هاویندا لە داتەکاندنی گوڵە بە ڕۆژەکانیان هاریکاری یەکتر دەکەن. هەرەوەزی بە کۆمەڵ جگەلەوەی هاوکاریکردنی یەکتری گوندنشینانە لە کارەکانی ڕۆژانەیاندا دەبێتە هۆی پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ